ڕاگەیاندنێک لە زۆربەی ڕێکخراوەکانی هەر چوارپاچەی کوردستانەوە کەوڕۆکە لە شاری هەولێر لە ئۆتێلی چوارچرا کۆبووینەوە سەبارەت بە کۆنگرەی لاوانی هەر چوارپاچەی کوردستان. ئەو کۆنفرانسەی ڕۆژئاوا لە 26 مانگ لە کوردستانی ڕۆژئاوا بەڕێوە دەچیت. ئەمە پێمە وایە ئەو کۆنفرانسە شەرعیەتی نییە. لە هەر چوارپاچەی کوردستان 45 ڕێکخراو بەشداری نەکرێت لەو کۆنفرانسەی کە ئەوەش ناوەکانیانە بە پێی لیستەکان لەبەر دەستمەندا هەیە. کۆنفرانسی سێمی لاوانی هەر چوارپاچەی کوردستان لە مانگی 4 لە کەمپی دۆمیس بەڕێوە دەچیتن. بەداخەوە ئەوەی کە لە ڕۆژئاوا کراوە کەوتۆتە ژێر هەژمونی حیزبی و ئایدۆلۆژیەوە کە بەڕاستی ئەوە دژ بە دروشمی کۆنفرانسی یەکەم و دومی لاوانی هەر چوارپاچەی کوردستانە کە هەدەف تێیدا یەکگوتاری لاوانی هەر چوارپاچەی کوردستانە و